دکتۆر تەها ڕەسوڵ پیاوێکی گەورەیە. پیرۆز بێ، شەکاوە بێ، بەرز بێ، نیشتیمان خاکمان ئاوامان. ئەم دکتۆر تەهایەم لە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو لە مۆسکۆ ناسی. خانمێکی کورد ئاوارە بە منداڵێکەوە مێردەکەی بەهۆی کێشەیەکەوە سزای 8 ساڵ زیندانی درابوو. ناو و نیشانی ئەم دکتۆر تەهایان بۆ هەڵدام کە دەتوانرێت لە نوێنەرایەتی و بنکەی میدیایی پەکەکە لە مۆسکۆ بیبینی. لەم دۆخە خراپەی ڕووسەکاندا کە تازە سۆفێت هەڵوەشابەوە کەس بە کەس نەبوو. ئەم پیاوە بووە فریادڕەسی ئەو خێزان. لەو کاتەوە کەم تا زۆر ئەم پیاوە دەناسم. سپۆنسەری دەیان پەیکەری لە سلێمانی کردووە. بەدەر لەوەی بەها هونەرێکەی چۆنە و چیە، ئەم پیاوە دەستکراوەیە لە پشتیوانی هونەری ڕۆشنبیری سلێمانی. زیاتر لە 580 کتێبی لەسەر ئەرکی خۆی بۆ نووسەر و وەرجرد لە دەستگای جەمال عیرفان بە چاپگەیاند. هیچ کام لەم ئیشانەی هێندەی ئەم گەورەی لە بەردەم ئەم ژنانە ناسەدا کە دایکی شەهیدێکە هانی ستایشی نەدا. چ گەورەیەکی جوانە پیاوێک بزمانێکی کورد ئاوا بە تەواضوع بچووک بێتەوە لە بەردەم خەڵک و خاکدا. فیزی سەرمایەکەی مەستی نەکرد بێ. بژیت دکتۆر تەها خۆت گەورە کرد و لوتی ملیاردێرەکانی کوردستان. نووسینی هونەر جەمال.